هاونیشتمانیانی ئاسیس خەڵکی ئازادی خواست ژنانی ئازار چێشت و مێژوویەکی دوور و درێژە لە سایە سیستەمی باڵادەستی پیاوسالاری ژنان ڕوبەڕووی هێرش و دەستەمۆکردن و توندوی تیژی هەمەلایەنە دەبنەوە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا بە شێوەیەکی زۆر سیستەماتیک لەلایەن سیستەمی باڵادەستی پیاوسالاریەوە ئەم توند و تیژی و نامرۆڤانەیە لە بەرامبەر ژنان پەیڕەو دەکرێت و ڕۆژانە هەڵکشاندایە ڕۆژ نییە جۆمان لە هەواڵی نەگریس و بەدی هێرشی پیاوەتی بۆ سەر ژنان نەبێت هەموو ئەمانەش لەسەر دەستی ئەو جۆرە پیاوەتیەیە پەیڕەو دەکرێت کە بەهای مرۆڤبوونی لەدەستداوە و بۆ تەمەقاشی دەستی سیستەمی دەسەڵاتدار بۆ دژایەتیکردنی ژنان و لە خودی ژنانیشدا بۆ سەر کۆمەلگا ئیتر ئەم جۆرە پیاوەتیە بۆ تەبەڵا بەسەر کۆمەلگەوە و پێویستە سنوورێکی بۆ دابنرێت پێویستە پیاوان باش لەو ڕاستیە تێبگەن کە بە هێرشکردنە سەر ژنان هێرش دەکەنە سەر کۆڵەکەی سەرەکی ژیان بچووکردنەوەی ژنان یان خۆیان بە بچووکردنەوەی ژنان خۆیان گرگنگ ئەبن پیاوانی شەرەفمەند و بەناموس ئەو پیاوانن کە خۆیان بێبەری دەکەن لەو جۆرە پیاوەتیە کە چێژ لە سوکایەتی و هەراسانکردن و دەستدرێژی و تند و تیژی بەرامبەر ژنان دەبینەوە ئەمڕۆ لە سایەی ئەم جۆرە پیاوەتیە ژیان بێبەها و بۆ ئازادی و دادپەروی و یەکسانی و دیموکراسی گۆڕبوون بووە ژیانمان پڕ بووە لە نادادی و نایەکسانی و دیکتاتۆری و سووتان و خۆڵەمێش و دۆزەخ بۆتە بەشمان دەبێت زۆر باش لەو ڕاستیە تێبگەین کە ئەگەر لە ڕۆژگاری ئەمڕۆماندا ژیانمان پڕێتی لە نەحەقی و زۆرداری و خۆپەرستی و ڕق و چیرە و پاشقولگرتن ژنان بێبەرین لێی ئەگەر پاوانخوازی و تاڵانکاری و خیانەت و وڵاتفرۆشی جێگەی باسە ژنان بێبەریە لێی هەموو ئەو کارەسات و قەیرانە بەسەر گەلەکەماندا دێت سیستەمی پیاوسالاری و پیاوەتی ساختە لێی بەرپرسیارە کەچی ئێمە بێباکانە و مولهوڕانە خەشی خۆمان بە ژنانی ئازاد چێشت و دەچێڕین خەڵکی شەرەفمەندی ئازادی خوازی کوردستان مامۆستایان ڕۆشن بیران سەرجەم چین و توێژەکان دەنگی ئێمەی پیاوان هاوارە بەڕووی ئەو ناحەقی و ستەمەی کە لە کەسێتی پیاوەتیدا ڕوبەڕووی ژنان دەبنەوە ئەگەر ئێمەی پیاوان لە ئازادی و دادپەری و ژیانێکی شەرەفمەند و شکۆمەند دەگەڕێن ئەوە پێویستە هەرچی زووە کۆتایی بە سوکایەتی و هێرش و تند و تیژیە سەر ژنان بێنین با هیچ پیاوێک بە پیاوەتی خۆیەوە نەنازێت چونکە دوژمنان و داگیرکەران بە کرێگیراوانی ناوخۆ و بازرگانی دینیش لە ڕێ ئەم جۆرە پیاوەتیەوە درێژە بەمانەوە و داگیرکاری و خیانەت و ستەم و چەوسانەوەی سەر کۆمەڵگەکەمان دەدەن پێویستە باش بزانین کە ڕابوونی ژنان دەرچەیەکە بۆ ڕزگاریمان لە دەست داگیرکاری و هەر چەشنە زوڵم و ستەمێک و باری تێکۆشانی ئازادیمان سوکتر و ئاسانتر دەکات بەو پێگە و دۆخەی ژنان لە سایەی هێرش و توندی تیژی پیاوەتی لەسەریان تێیدا ژیان دەکەن مەحاڵە بتوانین بە کۆمەڵگەیەکی ئازاد و دیموکرات شاد بین جێی خۆیەتی ئاور لە ڕۆڵ و پێشەنگایەتی ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بدەینەوە کە چۆن لە بەرامبەر پاشەڕۆیی ترین ستەمکاری و ترین ڕژێم بوونەتە وزە و داینامیکی و هێز دەبەخشن بە پیاوان و سەرجەم پێکهاتە و نەتەوە و چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردستان و ئێران و تەنانەت جیهانیش ئەوە ڕۆح و پێشەنگایەتی ژنانی ڕۆژهەڵاتە کە بە دروشم و چالاکی ڕەنجی ژنانەی خۆیان مۆرچی شۆڕشی زهنی و ویژدانی و دیموکراسیان لە تەواوی گۆڕەپانی ئەم قۆناغەداوە بۆ ئەوەی ئێمەش لە باشووری کوردستان لە بەرامبەر ئەو هەموو زوڵم و ستەم و لایەن و داگیرکەران و دەسەڵاتی وابەستە ڕوبەڕوومان دەبێتەوە ببینە خاوەن هێز و پێگە و دەرچەی ئازادی و دیموکراتی بدۆزینەوە پێویستە دەستبەرداری زەهنیەتی پیاوەتی ببین و وەکو باوکی شەهید محەممەد حەسەن فەرمووی دەبێت لەمەولا زۆر ژن بین تاوەکو ڕێنیشاندەری ئازادی و سەرکەوتنی یەکجارەکی بۆ گەلەکەمان بین نەفرەت لەو پیاوەتیەی بۆ تند و تیژی بەرامبەر ژنان باری ئازادیمان گرانتر دەکات نەفرەت لە سیستەمی باڵادەستی پیاوسالاری بژی پیاوانی ئازادی خواز و کۆمەلگایەکی دیموکرات بژی تێکۆشانی ژن ژیان ئازادی